بەڕێزان پەروەردەکارانی ئازیز مامۆستایانی قەدرگران سەرەتای مەراسیمی ڕێزلێنان و سوپاسگوزاری پەروەردەکارانی ئامادەیی ڕزگاری کوڕان بە سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورزوبان دەست پێ دەکەین کە پێشەنجی ئاکاری جوانم من ئامادەیی ڕزگاری کوڕانم من باوەشی ڕۆڵەی شەهیدانم پشت و پەنای هەژارانم ماڵی مامۆستا و قوتابیانم هێمای پەروەردە و فێرکردنم من ئامادەیی ڕزگاری کوڕانم من ئامادەیی ڕزگاری کوڕانم ئامادەبوانی ئازیز مامۆستایانی بەڕێز ئێستاش ئێوە وتاری بەخێراتن کە لەلایەن بەڕێز مامۆستا شەماڵ ئەبوبەکر سەرپەرشتیاری مەراسیم و بەڕێوەبەری ئێستای ئامادەیەکەمان پێشکەش دەکرێت با بفەرمێت. بەڕێزان بەڕێز جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەری ناوەندی هەولێر مامۆستا سڵاح بەرپرسی ناوچەی ئاراس مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان سەرپەرشتیارانی بەڕێز مامۆستایانی خۆشەویست میوانە ئازیزەکان بەرپرسانی حکومی و حزبی بەخێر بن سەرچاوان ئەوڕۆ بەخۆم بە خۆشحاڵە زانم ئەمن یەکێکم لەو مامۆستایانەی کە لە ئامادەی ڕزگاری بەڕێوەبەری ئەو ئامادەیەم کە ئەو ئامادەی مێژوویەکی دێرینیە لە شاری هەولێر و دەتوانم بڵێم مێژووی ڕزگاری مێژووی شاری هەولێرە لە پێگەیاندنی ڕۆڵەکانمان لە پێگەیاندنی نیشتیمان پەروەرانی ئەو وڵاتە. میوانانی بەڕێز ئەوڕۆ ئێمە لەگەڵ ستافی ئامادەی ڕزگاری کوڕان هەڵساوین بە ڕێخستنی ئەم مەراسیمە بۆ ڕێزگرتن لە ڕۆڵ و پێگەی ئەو مامۆستا و بەڕێوەبەرویاری دەدەرە بە ڕێزانەی کە لە ساڵانی ڕابردوو لە ساڵی 1965ەوە کە ئەوڕۆ 6 ساڵ تێپەر دەبێت بەسەر دامەزراندنی ئامادەی ڕزگاری کوڕانە وەکو وەفایەک بۆ پێگەیاندن و ئەو ڕۆڵە گرنگەی کە ئەوان بوون وایان کرد ئامادەی ڕزگاری کوردستان لە تۆپا بێت ئامادەی ڕزگاری کوڕان یەک لەو ئامادەیانە بێ هەردەم لە پێشەنگا بێ و ئەوان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە پێگەیاندنی ڕۆڵەکانمان و ڕۆژگارێک ئەوان جگەر لە قوتابخانێکە قوتابخانەی پەروەردەکردن و قوتابخانەی پێگەیاندنی نیشتیمان پەروەران بووە. خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم ئەوڕۆ دەبینم لەشکرێک لە پەروەردەکارانی بەڕێز لێرە ئامادەن و خۆشحاڵم بەوەی کە من یەکێکم لەوان. بەڕێزان ئەو مەراسیمە من نامەوێت کاتەکەتان زۆر لێ بگرم کاتێکە بکوژم بەس بە کورتی باسی ئەو مەراسیمە دەکەم. ئەو مەراسیمە جگە لەوەی ڕێزگرتنە لەو پەروەردەکارانە و ئەرکێکە لە بەرامبەر قوتابیان جێبەجێ دەکەین و قەڵغانی ڕێز و سوپاس دەدەینە ئەو پەروەردەکارانی پێشتر لێرە خزمەتیان کردووە و حەوت مامۆستا و فەرمانبەری بەڕێز کە خزمەتێکی بەرچاویان هەبووە ئەوانیش بەماشێوە قەڵغانی ڕێز و سوپاسیان پێشکەش دەکرێت و بە ماندووبوونێک لەگەڵ ستافەکەمان توانیتمان دەست ببینە ئەو ئەلبومانەی کە دەیان ساڵە پەراوێز کراون لە کانتۆری ماڵانە هەڵگیراوە ئێستا ئەوڕۆ ئێمە وێنەکانمان دەرهێناون ئەو یادەوەریە جوانانەی ئامادەی ڕزگاریمان زیندی کردیتەوە 200 وێنەمان لەو وێنانە گەورە کردووە وەک یادەواریەک دوای ئەو مەراسیمە لە دیوارێکی قوتابخانە هەر 200 وێنەکە دەپارێزین و هەڵی دەواسین بۆ ئەوی بەردەوام خەڵک کە سەردانی ئامادەی ڕزگاری کوڕانی کرد بزانیە ڕۆڵی ئەو پەروەردەکارە بە ڕێزانە چێ بوونا و لەگەڵ ئەوەشدا ئەو مەراسیمە جگە لەوەی ڕێزگرتنە لەو پەروەردەکارانە وەکو نەریتێک بڕیارماندا و لە ئامادەی ڕزگاری کوڕان ساڵانە فیستیڤاڵێکی گەورەتر ساز بکەین و لەو فیستیڤاڵەدا خزمەتێکی ڕۆڵەکانی خۆمان بکەین. ئێمە خۆمان بە فەخرەوە بە شانازیەوە دەڵین هەردەم لە خزمەتی پەروەردەداین هەردەم لە خزمەتی ڕۆڵەکانمانداین و لەسەر هەموو ئەو ڕەخمانی کە ئێستا دەبینین لەسەر زەوی مڵک و ماڵ و کەس و کارمان زەحمەت دەدرێن ئەزیەت دەدرێن و چۆن پێشتر ئەوەی لە سەردەمی ڕژێمی بەعزدا خەڵک زیندە بە چاڵ دەکرا لەسەر کوردایەتی و هەتا ئێستا و سیاسەتە بەردەوامە دەمانەوێت بزانن ئەو ڕژێمە هەر بەردەوامە لەبەر ئەوە دەبێمە لە ڕێگای نیشتیمان پەروەریمان لە ژێر ئاڵای کوردستاندا بەرگری لە خۆمان بکەین و بەرگری لەوە بکەین کە ئەو خاکە خاچی کوردانە ئومێد دەکەین لە ئایندەیەکی زۆر نزیک لە ژێر ئاڵای سەربەخۆی کوردستاندا یادی ئامادەی ڕزگاری کوردستان و ئامادەیەکان
یادەکانی دیکە بکەین. دووبارە سوپاسدانەکەم بەخێر بن سەر و سەرچاومان بەخێرات. زۆر سپاس بۆ بەڕێز بەڕێوبەری ئامادەیەکەمان ئامادەی ڕزگاری کوڕان. ئێستاش داوا لە بەڕێز کاک دکتۆر ئالان حەمەسعید دەکەم وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک بەم بۆنەیەوە. ئامادەبوانی بەڕێز بەیانیتان باش، پەروەردکاران، مامۆستایان، قوتابیانی ئەزیز، بۆ هیوایی کە ڕۆژێکی خۆشتان هەبێ. خۆشحاڵین ئەمڕۆ لە پایتەختی کوردستان یەکێک لە ناوە دراوشاوەکانی بواری پەروەردە و یەکێک لە ناوەندە درەوشاوەکان ئامادەیە ڕزگاری بەسەر بکەینەوە. ئەم ئامادەیە 6 ساڵە بۆتە نەوایەک بۆ نیشتیمان پەروەری، بۆ فێربوونی زانست و زانیاری. مێژووی 6 ساڵی ڕابردووی ئامادەیە ڕزگاری پێگەیاندنی دەیان هەزار قوتابی و خزمەتکردنیان لە ناوەندەکانی دیکەی کوردستان و لە نێویشاندا پێگەیاندنی سەدان کەسی پسپۆڕ و ئەزمونگەرای لە ئیداری بەرز لە ناو هەولێری پایتەخت چ بۆ شارەکانی دیکەش گەواهیدەری ئەوەن کە ئامادەیە ڕزگاری کوردستان ناوەندێکی گەش و درەوشاوە بووە لە خزمەتکردنی بواری نیشتیمان پەروەری و هەروەها لە بواری پەروەردە و لە بواری فێرکاری. بە قوتابیانی ئەمڕۆڵێم ئەو مامۆسایانی کە ئەمڕۆ وانەکانی نیشتیمان پەروەری وانەکانی زانست و زانیاری بەێواڵێنەوە دڵسۆزترین کەسەکانی ئەم نیشتیمانن و مامۆساکانی ڕابردووش بە هەمان شێوە وەرکیان لەم ئامادەیە دەست پێ کردووە. ئەم ئەزیزانی ئێستا تەواو یەکەم بۆیە ڕێز و سپاسی وەزارەت بۆ هەموو ئازیزانەی کە لە پێشتر لە دەستەی کارژێڕی ئامادەیە ڕزگاری بوون و هەروەها مامۆسا بوون و سپاسی تایبەتیش بۆ بەڕێوەبەر و یاریدەر و مامۆسایانی ئێستا. تەمەنای سەرکەوتیش بۆ قوتابیانە خوازم 6 ساڵ خزمەتکردن، 6 ساڵ بوون بە ناوەندێکی پەروەردەیی و هەروەها ناوەندێکی نیشتیمانی. نامەوێت لەم قسەیە زیاتر قوڵ بوومەوە، بەڵام کە دەڵێم ناوەندێکی نیشتیمان پەروەری ئێرە بە فیعلی ئەوانەی کە معایشەیان کردبێ و ئەو جیلانەی ڕابردوو دەزانن کە ئامادەیە ڕزگاری پاڵپشتی شۆڕش بە هەر شێواز و بە هەر میکانیزمێک بووە ئەنجامی داوە. بۆیە بۆ قوتابیانی ئێستا گرنگە مێژووی ئەم ئامادەیان بزانن ئەم ئامادەی کە ئێستا لێ خوێنن چ ڕۆڵێکی گرنگی لە ڕابردوو هەیە. جا لەوەش ئامادەیە ڕزگاری یەکێکە لە ئامادەیە هەرە پێشەنگەکان لەسەر ئاسی کوردستان بە هیمەتی مامۆسایان و هەروەها بە توانای قوتابیەکانی. تەمەنای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم بۆ هیوایی لەو ڕۆژە خۆشە باراناوی پایتەختی کوردستانە کەرنەڤاڵێکی شایستەتان هەبێ و سەرکەوتوو. ئامادەبوانی ئازیز، بە پێویستی دەزانم لەم بۆنەیەدا درود و سڵاو بۆ گیانی پاچی ئەو مامۆستا کۆچکردوانە بنێرین کە ساڵانێکی زۆر لێرە خزمەتیان کرد و هەروەها بەهۆی ناو و پێگە و مەقام و زیرەکی ئەوانەوە ئامادەیەکەمان گەیشتە لوتکە. لە ناویان کە سەرمەشقی سەرجەم مامۆستایانی کوردستان و مامۆستایانی هەولێر و بە تایبەتی مامۆستایانی ئامادەی ڕزگاری کوڕان دادەندرێت شەهید مامۆستا بەهرام. شەهید مامۆستا بەهرام و هەروەها مامۆستا عەبدوڵقادر کاکۆ و مەلا بەکری جوانەمەرگ و مامۆستا ئیدریسی عەرەبی و مامۆستا موحسینی ئینگلیزی و مامۆستا وشیاری فیزیا و مامۆستا ڕزگاری ئینگلیزی و مامۆستا هاشم هەرتەلی و مامۆستا سەباحی ئینگلیزی و مامۆستا پوتڕوسی بیرکاری و هەزاران درود و سڵاو لە ڕۆحی پاچیان. ئینشاءڵڵا خوای گەورە بە بەهەشتی بەرینیان شاد دەکات. ئامادەبوانی ئازیز، ئێستا گوێ دەگرین لە بەڕێز مامۆستا ئەسغەر تاڵیب بەڕێوەبەری پێشووتری ئامادەیەکەمان کە باز لە مێژووی ئامادەی ڕزگاری کوڕان دەکات. بەڕێزان مامۆستایانی قەدرگران، ئامادەبوانی بەڕێز، هەروەک زمانی پێشان کە تایبەتە بەخۆم پێش ئەوەی دەست بە وتارەکەم بکەم سەرەتا بە بسمیلای کوردی بسمیلایەکەی سەیدا ئەحمەدی خانی لە
داستانی مەموزین یەکەم دێرە شعرە کە دەفەرمیتن سەرنامەی نامە نامی ئەڵڵاه بێنامی وی ناتەمامە وەڵڵاه. بەڕێزان داوای لێبوردنتان لێ دەکەم ئەگەر کەمێک وتارەکەم درێژە لەبەر ئەوەی داوای مێژووی ئامادەی ڕزگاریتان لێکردیمە. مێژووی ڕزگاری بەخۆی بەشەکەم لە مێژووی هەولێر. وتارەکەم سێ بەش دەگرێتە خۆی. بەشی یەکەم مێژووی ئامادەیی ڕزگاری، بەشی دووەم ڕۆلی مامۆسایان لە پەروەردەکردن و ئامادەکردنی قوتابیان، بەشی سێیەم ڕۆلی قوتابیانی خەبارژێر و شەورەژێر لە بەرەنگاری بوونەوەی سیاسەتی حزبی بەعسی فاشیست. سەرەتا هەرچەندە مامۆستا پێشی من باسی ئەوەی کرد، سەرەتا سەری ڕێز و نوازشدا دەنوێنم بۆ مامۆستا و هاوڕێم پێشەنگی سەرقافلەی شەهیدانی ڕاپەرین و شەهیدانی ڕاپەرینە مەزنەکەی ئاداری ساڵی 1991 شەهید مامۆستا بەهرام جەمیل مامۆسای زیندەوەرزانی لە ئامادەیی ڕزگاری. هەروها سەری ڕێز و نوازشدا دەنوێنم بۆ گشت شەهیدانی کورد و کوردستان. هەروها سەری ڕێز و نوازشدا دەنوێنم بۆ هاوڕێیانم مامۆسایانی کۆچکردو پێویست ناکە ناویان بینم لەبەرەوەی مامۆستا ناوی هینان. بەشی یەکەم پاش ڕێککەوتنی یازدەی ئاداری ساڵی 1970 یەکێک لە بەندەکانی ئەو ڕێککەوتنە زمانی کوردی بکرێت بە زمانی خوێندن لە سەرتاسەری کوردستان لە گشت پۆناغەکانی خوێندن. هەر ئەو ساڵە ناوەندی ئیسکان دامەزرا لە گەڕەشی سەیداوە بۆ ئەو مەبەستە. وابزانم بەڕێوەبەرەکەی ئەگەر داوای لێبوردن دەکەم وابزانم مامۆستا شێخ خالسی ڕەحمەتی بوو. ساڵی پاشتر ناوی گۆڕا بۆ ناوەندی ڕزگاری بەڕێوەبەرەکەی مامۆستا غازی محەممەد ئیسماعیل بوو. لە ناوەڕاستی ساڵی حەفتاکان ناوەندی ڕزگاری کرایە دواناوەندی ڕزگاری لە گەڕەشی سەیداوە، واتە لە ناوەندی بووە دواناوەندی لە بینایی دارالمعلمین ابتدایی لە سەیداوە. بەڕێوەبەرەکەی مامۆستا محەممەد عەبدوڕەحمان قەساب بوو. دوای ئەو مامۆستا محەممەد عومەر دزەیی بووە بەڕێوەبەری دواناوەندی ڕزگاری. لە نوێی سێی 1970 دەست بەکار بووم لە دواناوەندی ڕزگاری پاش ئەوەی کە لە خواری و عێراق نەقل بوومەوە بۆ کوردستان. مامۆستا محەممەد عومەر ئەوەندەی نەبرد بووە سەرپەرشتیاری پسپۆری کارژێڕی لە پەروەردەی هەولێر. مامۆستای شتیانی هینە ناتوانم دەبی ناویبینم، چوا باشتر ناویبینن بناسرێ. ئەویش مامۆستا عەبدولغەنی عەبدولجەبار لە ساڵی خوێندنی 82-83 بوو بە بەڕێوەبەری دواناوەندی ڕزگاری کوڕان پێش ئەوەی بێ بە هەڕەشە و گوڕەشە هات کە گوایە من دەچم زانی ئامادەی ڕزگاری دواناوەندی ڕزگاریتەم چۆن بۆ تەنبیه دەکەم. هەر لەو ساڵە دواناوەندی سەیداوە ناوەندی سەیداوە لەگەڵ دواناوەندی ئامادەی ڕزگاری دەمز بوو. سەیداوە تێکەل بوو لەگەڵ دواناوەندی ڕزگاری سەیداوە نما. ئەو کابرایە کە هات دەستی کرد بە بەکارهێنانی زەبر و زەنگ. ئێمە زۆرمان لەگەڵ هەوڵدا زۆرمان ئامۆژگاری کرد کاکە تۆ پیاوێکی پەروەردەکاری تۆ مامۆسایەکی تەربەوی ئەو شتانە ناشرینێرە تو ناوەشێتەوە واز بینە لەو ئەوە وازی نەهینە. یەکەم هەنگاو کەنال دوو مامۆستای شارەزا و پسپۆر
لدواناوندی ڕزگاری نەقل کرد ئەویش مامۆستا محەممەد ئیسماعیل پسپۆری مێژوو و مامۆستا جەلال عەلی شا پسپۆری بیرکاری. لە یادی 6 ساڵی دامەزراندنی ئامادەی ڕزگاری گوڕان فستیڤالێکی قەشەنگمان ساز کردووە بۆ ڕێزگرتن لە پەروەردەکارانی ئامادەی ڕزگاری گوڕان کە لە 6 ساڵی تەمەنیان سەدان هەزاران ڕۆڵەیان بەو نیشتیمانە پێشکەش کرد لە ڕووی نیشتیمان پەروەریەوە لە ڕووی پەروەردەریەوە. ئەم فستیڤاڵە جگە لە ئاهەنگی گۆرانی مۆسیقا پیشانگایەکی وێنەی دیکۆمنتاری لەو 6 ساڵەیە کە تژیراوە لە ئامادەی ڕزگاری وەکو وێنە گەورە کرایتەوە پەخش کراوە میوانانی بەڕێز دەیبینن و ڕێز لە بەڕێوبەر و یاریدەدەر و ستافی ئەو قوتابخانەیە دەگیرێت کە پێشتر لێرە مامۆستا بوونە خەڵکانی ڕێز و سوپاس بە خانەنشینان و بەو بەڕێزانە دەدرێت و لە هەمان کاتدا ئەم مەراسیمە بە مەبەستی ئەوەیە کە زیاتر گرنگی بە کەرتی پەروەردە بدرێت بە کەرتی نیشتیمان پەروەردی بدرێت و ئومێد دەکەم بەردەوام بین و ڕۆڵی ئەو پەروەردەکارانە لە بەرچاو بگیرێت. ئەم جۆرە فستیڤالانە و ئەم جۆرە کۆبوونەوانە بۆمان دەردەخا کە شاری هەولێر کۆمەڵێ مێژووی شارەوەی هەیە دەبێت دەربخرێ بە تایبەتی لە بواری پەروەردە و مامۆستایان و قوتابیان کە پێشتر کردیانە. مێژووی ڕزگاری مێژوویەکی دێرینە و ئامادەی ڕزگاری خاوەن ژمارەیەکی زۆر
لە مامۆستای باش کە هەوڵیان داوە خزمەتی ئەم شارە بکەن. ئەمڕۆ ڕێزلێنان لە ژمارەیە لە بەروبەرەکان دەگرێت، ژمارەیەک لە مامۆستایان دەگرێت کە خانشین بووە، پێشنگایەکی هونەری هەیە. ئەم جۆران زیندووکردنەوەیە زیندووکردنەوەی بۆ مێژوویەکی دێرینی شاری هەولێر و ڕێزگرتنە لە پرۆسی پەروەردە و مامۆستایان. و ئێمە وەکو کێتی مامۆستایان هەمان کاتە خۆ مامۆستام لەم ئامادەیە دووباتی دەکەینەوە کە ئەمە هاوکاری هەموو ئامادەیەک دەکەین، هەموو قوتابخانەیەک دەکەین لە شاری هەولێر بۆ ئەو بتوانین جۆرە فستیڤالانە بکات. ئەو یادکردنەوە و ئەو خەڵاتکردنی مامۆستایانە بەڕاستی جێگای خۆیتی ئێستا و ئینشاءالله بەردەوام دەبیتنەوە فستیڤالانە لە ڕزگاری هەم شوێنێک بووە ژینگەک بووە لە بۆ پەروەردە و فێرکردن و هەم ژینگەچش بووە لە بۆ دروستکردنی قوتابی زۆر لێهات و نیشتیمان پەروەر و بەڕێز. ئینشاءالله سەرکەوتوو دەبن مامۆستایانی بەڕێزی ئێستا و مامۆستایانی کە هاتوونە کە لە کۆن لێرە بوونە و میوان بوونە لەلامان بەخێر بێن سەرچاوان. من لە بیدایەتی سەرەتای هێشتاکان لێرە قوتابی بووم. حالیاً محقق عەدلیم و ماستەرم لە یاسا، بەڵام ئێرە بەو منارە زانستێ دەزانم کە ئێمەی پەروەردە کرد بۆ ئەوەی هەر کەسە بچێتە کولیە کۆتیشێتە بچێتە بوارێکی و تەخەسوسیوانە، بەڵام بەنەتیجە ئێمە هەر ئێستاش هەستم وایە کە قوتابیەکەی ساڵی 1984 و بەسەرەوەم لەو ئامادەیە هەتا دەمرم خزمەتکاری مامۆستایەکانم، هەتا دەمرم خزمەتکاری ئەو بینایەم و بەخێر بەسەرچاو. کاتی خۆی لە ساڵی 1999 بۆ 2000 لێرە قوتابی بووم لە ئامادەی ڕزگاری کوڕان. ئەو کاتی کە ئامادەی ڕزگاری تعمیر دەکرایەوە چەند مانگێک لە مەکتەبی کاروان بووین لە منتکاوە. مامۆستا جەلال ئەو کاتی بەڕێوەبەر بووە، مامۆستا ڕەسوول هات کە تا ئەو کاتی کە تا ساڵی 2003 ئەو کاتی کە من چوومە زانکۆ هەر ئەلێرە بووم وە پیرۆزبایی خۆم و هەموو خەڵکی شاری هەولێر بە بۆنەی دامەزراندنی 6 ساڵەی دامەزراندنی ئەو ئامادەیە دەکەم و لە خۆمان و لە هەموو پەروەردەکاران هیوادارم زیاتر بەرەو پێستونێکی باش بڕوە. هەستێکی زۆر تایبەتە کە ئەو ڕۆگەڕاینەوە بۆ ئامادەی ڕزگاری بە خۆشحاڵیەوە کە مامۆستاکان ئێمەیان داوت کرد بۆ ئەو شوێنە. هەستێکی تایبەت بوو گەڕانەوە بۆ چەند ساڵی پێش و ئامادەی ڕزگاری بەردەوام ئامادەیەکی پێشەنگ بووە، چەندینەوەی زۆر گرنگی بۆ شاری هەولێر چ لە کاتی ڕژێمی بەعس کەوا سەردەستەی قوتابیان و شۆڕش بوونە، چ پاش ڕاپەڕینشکەوە چەند پۆلێک لە دکتۆر و ئەندازیار و هەموو تەواوی چینەکانی تر لێرەوە لەم ئامادەیەوە دەرچوونە و ئێستا خزمەتی شاری هەولێر دەکەن و دەستی باڵایان هەیە لە بەرەو پێشتوونی شاری هەولێر. لە 9 ساڵی 1970 دەست بەکار بووم لە دواناوەندی ڕزگاری. چەند ساڵێک مامۆستا بووم، دوای ئەوە بوومە یاریدەدەری بەڕێوەبەر بۆ کاروباری قوتابیان لە دواناوەندی ڕزگاری لە سەردەمی خوالی خۆشوێت مامۆستا محەممەد عومەر دزەیی. پاش مامۆستا محەممەد مامۆستا غەنی هات. مامۆستا غەنی ئەوەندە تەمەند درێژ نەبوو لەبەر ئەوەی زۆر ناڕێک بوو لەگەر قوتابیان، زۆر ئەزیەتی قوتابیانی دەدا، نەکات ئەزیەتی قوتابیان ئەزیەتی مامۆستایانیشی دەدا. پاش ئەوەی کە ئەوی لەژێر فشاری ڕاپەڕینی قوتابیان دەستیان لە کارکێشایەوە نەقلی بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر بوو. مامۆستا ئەحمەد چاوشین بووە وەکیلی بەڕێوەبەر لە جێی مامۆستا غەنی لە ساڵی خوێندنی 1983-84 من
بوومە بەڕێوەبەری ئامادەیی ڕزگاری کوڕان لێرە تا ساڵی 1989 لە سەردەمی حزبی بەعث لەبەرەوەی ئێمە سەرمان دانەنەوان لەبۆ ڕژێمی ئەو سەردەمە لە بەڕێوەبەرایەتی لایەندام نەقلی ئامادەیی ئازادی کوڕان بوو پاش ڕاپەڕی ساڵی 1992 جارێکی تکە دەستنیشان کرامەوە بە بەڕێوەبەری ئامادەیی ڕزگاری بە من و ڕزگاری بە یەکدی شاد بووینەوە تا ساڵی 1996 جارێکی کە نەقل بوو لەبۆ بەڕێوەبەرایەتی کۆگاکان پاشان نەقلی بنەساوە بوو پەروەردەی بنەساوە ساڵی 2003 خانەنشین کات خۆی ساڵانی 1990 ئەوانە ئیتر من لێرە قوتابی بووم ئامادەیی ڕزگاری مەڵبەندی پێگەیاندنی دیان کادر سەدان کادر و دکتۆر و مهندس و ئیتر خەڵکەکی سەرکەوتوی لێرکوانە پێگەیاندیە ئێستاش مەڵبەندی پێگەیاندنی سەدان دکتۆر و کادری بەتوانای ئەو گەلەیە هیوای سەرکەوتن بۆ ستافە بەڕێزەکان دەخوازم هیوای بەردەوامیان بۆ دەخوازم ئینشاڵڵا بەرەو باشتر و سەرکەوتنی زیاترش ئینشاڵڵا ویستم فیستیڤالێکی ئەوها وێنەکان بەشداریکەم هەر لە سۆنان پێشترش بەشداری کردم ویستم وێنەیەکی لە خەیاڵە خۆمەوە بەشداریکەم ئەو وێنەیە کەوا لەوەیە ناتوانم لەبەر ئیزدیحامە ئەو باسی سپریمە ناوەکەی بە ئیتاڵی سپریمە دیسکۆدیدا ناومنا بە کوردیش ماری شاردراو ئەو وێنەیە باسی پێغەمبەری موساکە کەوا ئەو شالەی کەواتەیدایە ئەو شالەی کەواتەیدای معجزەی بەحەرەکە کەوا ئەو داری تێدا کاتێک دارەکە ئەوەی کرد ئەو دەستش کەوا کاتی خودای گەورە پێی گوتیم ئەخرجێتەکە من جێ بکەت ئەخرج پەیدا من غیرسو ئەو ئەڵماسی جیولێریم کردووە کەوا دەستی چێوهای تێدا نییە لەگەڵ ئەوە سێرەیە ئەوەی عەلەمەی ئیسرائیل کەوا یەکەم پێغەمبەر ئیسرائیلی بوو هەروەها ئەو سەری مارە شاردراوش کەوا مارە شاردراوە بۆ هەموو وەسفەکانی پێغەمبەر لە وێنەیەکدا بن زۆر کەیفم دەستبووی لیۆناردۆ دافنشی دەهات کەوا خۆشی وێنەی نەبی عیسا چاکردن جاویستم لەو شێوازەیەدا هەروەها مونالیزەوانش چاکردەوە ناو محەممەد عەزەدین جعفەرە لە قوتابخانەی ئامادەی ڕزگاری کوڕانم لە پۆلی 12 تاام خۆم بە قوتابیەکی سەرکەوت دەزانم کە لەو ئامادەی ئەمە بەڕاستی چالاکی زۆریان کردیەوە ئامادەیە ئامادەی ڕزگاری کوڕان هەردەم لە پێشەکدا بووە پێویست ناکرێت وەسفی بکەین بەڕاستی سوپاسی بەڕێوەبەری قوتابخانەکەشمان دەکەین کەوا هەستای بەو یادە پیرۆزە لە بۆ مامۆستایە دێرینەکان کەوا چەندین کەسە گەورەکانیان پێ ڕاگەیاندیە تا ئەم ڕۆژانە بەڕاستی مامۆستا بەڕاستی دەبی پیرۆزە دەبی ڕێزی لێ بنێ دێ زۆر سوپاس کەناڵەکەشان دەکەین کەوا ئەو ڕامادە بوونە گەورە تاکردینە